تر لە پۆدکاستی هێزر سەر بەناوەندی هێزر بۆ زانست و فەلسەفە لەم زنجیرەیە میوانداری ئازیزێک و خۆشەویستێکمان کردو بەناوی کاک سیدۆ دەیڤد مۆرگان کە پسپۆڕی دەرونیە. لەم پۆدکاستەیە باس لە کۆمەڵێک بابەتی سایکۆلۆژیەکەین بە تایبەتی کێشە دەرونیەکانی کۆمەڵگەی کوردیان ئەوانی کە پەیوەستن بە سایکۆلۆژیا و کۆمەڵگای کوردیەوە. وای هاو پێشکەشکارەکەشم بەشدار وایە بەڵام بەداخەوە ئەو بۆی کۆمەڵی کێشەوە نەیتوانی بەشدار بێت بۆ بەڵام لە زنجیری داهاتووە باز لە تێزەکانی تۆفەرە هۆلاکۆیی یەکەین بۆی خەمتان نەبێتەوە. سڵاو کاک سیدۆ زۆر سپاس بۆ ئەو کاتی کە بێمە بەخشی. سڵاوتان لەبێت، هیوای باشی بۆ هەمووتان. سپاس بۆ ئێوە کە بۆم بەسەرکردنەوەیەوە دروستکردنیم دەرفەتە بۆ قسەکردن لەسەر هەندێک بابەتی کرێن. بەڵێ من حەزەکەم یەکەم پرسیارمەوە بێت کە ئەزانین کە پێشتر کتێبێکە هەیە هەم لە بواری ئەدەب کە نۆڤێلایەکە سەبارەت بە ینی بەکارێکی ئەدەبیە بەڵام بەسراوەتەوە بە سایکۆلۆژیا کە بەناوی پەرشبوون 18 چرکە پێش خۆکوژی. بەڵام لەم ماوەیەش بە تەمای نووسینی کتێبێکی تری بەڵام ئەو کتێبیان نۆن فیکشنە بێت زانستیە بێت. حەزەکەم کەمێک دەربارەی ئەو کتێبانە و قسە بکەی هەم ئەوەی کە ئەنجامیاوە پێشتر و هەم ئەوەی کە ئێستا خەریکی دەگەر کۆمەڵێک زانیاریمان پێ بڵی دەربارەی. دووبارە سوپاس. لە ڕاستیە من زیاتر حەزەکەمیشی زانستی ئەنجام بدەم بەڵام بۆ یە و ئینترست و خوێندنەوە و خولیا و شتێک لە بواری ئەدەبیشە کە هەمە کە پێم وایە کەسی لە بواری دەرونیایی شوکا دەبێت ئاگادارێکی باشی فەلسەفە ئەدەب وان زانستی دەرونی بێت. ئەو سێ ڕەهەندە تۆ ناتوانێت پێ ئەو سێ پرینسیپە ئیش بکەیوە لە مێژوشا هەر بە جۆرێکی ینی ئاوێتەیی ئەم زانستە بەرهەم هات. هەر لەبەرەوەشەکە بە گشتی وەکو هەموو مرۆڤێک مافیە پلانی ژیانی دابنێ ئەمێ لەسەر دوو هێڵ ئیش بکەم بۆ نمونە من ئەگەر مەوێت ماوەی 10 ساڵ جارێکە کتێبێک دوو کتێب بنووسم حەزەکەم 5 ساڵی خۆم خەریکی یشێکی زانستی بکەم 3-4 ساڵی خۆمیشی خەریکی یشێکی ئەدەبی بکەم. پەرشبوون هەوڵێک بوو لەسەر ساسی ئەزمونەکانم لەگەڵ خەڵکا کە شۆنێتی تەشە سەندەنی ئەزری گشتن بە بێمانایی لە ژیان کە من بۆ خۆم هەر پسپۆڕێکم دقیق لە بواری ئەوە شایە کە ئێمە چۆن یارمەتی خەڵکی بینمان نابدۆزێتەوە یان تا چەندێک هەستی بچیەشتی بێمانایی پەیوەندی بە نەخۆشی دەرونیەکانەوە کارێک بوو کرا زۆر زمانێک جۆرێک لە مۆنۆلۆگ بوو سوریالی بوو ئیشەکە و بە بڕوای خۆمیشێکی تازەش بوو هەتا ئێستا بەندازیش نەچوێتە ناو کۆمەڵگاکە و زۆریش لەسەری ناوەستم چونکە ئەمە نمونەی ئەو کەسانشمان هەن کە سپۆڕن لە بواری دەرونشیکاریە لە بواری چارەسەری دەرونیە بەڵام نۆڤڵەتی ژەنووسن بە منەتۆ ئێروین دیاڵۆمت هەیە یەکە لە هەر کاراکتەرە باشەکان تەنانەت قسە لەسەر دۆستۆڤسکیش هەیە کە فرۆید خۆیڵێکە نازانم دەکوێیە کلاسیفیکیشن دای بنێم نازانم پێ بڵێم زانایە نازانم پێ بڵێم ئەدیبە نازانم پێ بڵێم سایکۆلۆجیستە. ئیشی ئەمەی کە ئێستایشی لەسەرەکەم 3-4 ساڵیش لەسەرەکەم کتێبێکی گشتی لەسەر گلۆبال مێنتاڵ هێڵت سەورەکەم نزیکەی 8 چاپتەر بێت چۆن کتێبەکە گەورەیە سەورەکەم 1000 و هەتا ئێستاکە نزیکەی پێم وابێ 1000 بە دیزاین و شتە و 1000 ئەیفۆڕێک تێپەڕێت زیاتر لەباری نەخۆشیەکان لەباری چارەسەری دەرونی لەباری سکوڵەکانی چارەسەری دەرونی لەباری مێژینەی تەندروستی دەرونی لەباری مێژینی پەرسەندنی دەستنیشانکردنی نەخۆشی دەرونی باری کارامەیەکان بۆ ئەنجامدانی چارەسەری دەرونی و کتێبێکە ئەوە نییە بڵێ منهەجیشە و ئەوە نییە بڵێ پیور فکریش بێت ئێڤیدنس بیسدە ینی بە ڕفرەنسەوە بە دەقیقی بۆ ئاخری توێژینەوانەی کە دانست پێگەیشتووە هیوادارم کردنێک پڕ بکاتەوە تەسەوور ئەکەم نەگاتی ساڵێک تریش بڵاو بێتەوە. بەڕێ من زۆر گرنگە چونکە ئەوەی من تێبینیم کردووە خوێنەری کورد بە تایبەتی ئەوانەی کە لە بواری سایکۆلۆژیا ئەخوێننەوە ینی ئاستی خوێندنەوەکانیان لە کۆمەڵێک سایکۆلۆژیست بە تایبەتیەکیشیان کە سیگمۆند فرۆیدە ینی لەو بازنەیە ناچنە دەرەوە هەر ئەو تەنها لەسەر دەروشیکاریە خوێنەوە لە کاتێکە ئێمە زۆر ئەپرۆچی ترمان هەیە بۆ ینی بۆ هەم بۆ سایکۆتێراپی هەم بۆ سایکۆلۆژیا هەممە تا دوایی و تێزی زۆر ناوازەترمان ینی بەڵام خوێنەرە کوردەکان زیاد بەس خۆیان بە سێکسوالیتەوە گرێئێن و بە تایبەتی تێزەکانی فرۆید دەروشیکاری
لە کاتێکە زۆر تێزی تری گرنگترمانێ لەوانە بۆ منە ستانلی میلگرام تێزەکانی فیلیپ زیمباردۆ ئەلبێر باندۆرا تا دوای بەڕای تۆ ئەمە بۆچی وایە لە کۆمەڵگەی کوردی ئێمە بۆچی تەنها خۆمان بۆ تێزانەوە ئەبەستینەوە یعنی ناوێرین هەنگاوێکی تر بنین و ئامۆژگاریشت چییە گەر خوێنەرێکی خوێنەری سایکۆلۆژیستە زۆر پەرەئاسێنن لە کوردستانە ئامۆژگاری چ ڕێنمونیەشانەکەی بڕوای من حساسیتەکە پەیوەندی بە جیۆپۆلیتیکی ئێمە لە ناو دنیاە هەیە بە پلەیەکەم دووەم نەریتمان سایکۆلۆژی بە سروش زانستێکە ئینسان ئازاد دەکات بۆ ئەنجامدانی توێژینەوە لەسەر خۆی لەسەر تاک بە تاکی ئینسانەکان لەسەر پرۆسی فۆرمۆلەبوونی ڕەفتار هزری مرۆیی چۆن دروست ئەبێت بەرەوە سایکۆلۆژی وەکو سروش ئینسانێکی ئازادی ئەوێت ئینسانێکی بێ پرسیار بکاتوە فەراغی ئازادیەکی وجودی لە ناو ئینسانی کووردا لە ناو سنتری توێژینەوەکان کە نیمانن و تەنانە دەوانشی کە بڕوانامەیان هەیە من ناتوانین بڵین پسپۆرن هەر کەسێ بڕوانامەی هەبوو چونکە ئێمە خەڵکی باشمان هەن کە ئەرکسۆنمان هەیە تۆرێکی گەورە داهانێت لە بواری سایکۆلۆژیشا زۆر درەنگیش بڕوانامەیەکی دەقیق وەرەگرێت لە بوارەکە لەبەرەوە من بۆ ئەوەیە گەڕێنمەوە و ئۆڤسلی پێشوەختە وەڵامی سایکۆلۆژی لە ڕێی ئاین دراوەتەوە لای کۆمەڵگا کوردەواری ئێمان لە ڕێی مثلەن ئاینی زاڵکە ئیسلامە پێی وایە سەن تێزی هەیە بۆ ئینسان ناسی پێی وایە تێزی بۆ سروشتی مرۆڤ پێ و بۆ ڕەفتاری مرۆڤ دەسپلینی وردیان ئەمە حەزەکانی سنووردار کردوون خۆشبەختانە خەریکە شتە پێشەوە لەلایەن کەسانێکەوە کە نە باکگراوند و نە پێشینی سایکۆلۆژیشیان نییە تەنانە دەوەی تۆیش لەسەر لاکانە کرێت لەسەر سلابێژی زێگە کرێت لەسەر فرۆید دەکرێت دەنێش شەکانی وەرگەڕانەکرێت و فرۆید تا ئێستا بۆ کۆمەڵگای ئێمە ناسراو نییە ئەوەی کە وترێت جۆرێکە لە تەوەهمی وتاری و قسەکردن بە ناوی فرۆید لەسەر فرۆید وهێنانی ناوی فرۆید و ئەو سەرچاوانی کە باسی فرۆیدیان کردووە و سەرچاوی هەڵە سەرچاوی باوەڕ پێ نەکراو و ئەساسەن سەرچاوەش نین چونکەمایمە تا ئێستا توێژینەوەی دەقیقشمانی لەسەر شوازی کارەکانی فرۆید هەنێتە وەرگەڕانمان هەن لە زمانە دووەم و سێمەکانەوە کە کراون تاگەر لە یەکەمەکانی شەوە کرابن و ئیشارە ئەساستەوەرەکانی فرۆید تازە بە تازە خەریکە تەرجومە کرێن و وەرەگێڕترە لەبەرەوە ئەوەی کە ئەوترێت تەنیا ئەو فرۆید ئێمە تەنانەت فرۆیدیشمان نکەسیوە بە تەسەوەری من بەدەر لەوە ئێمە نزیکەی بەلایەنی کەمەوە بەلایەنی کەم وەکو سکوڵ وەکو قوتابخانە باسی بکەین لە بوای چارەسەری دەرونی و تیۆرەکانی بواری سایکۆلۆژی من نزیکەی 16 مەدرسەمان هەن کە سایکۆ ئانالیسیس یەکێکە لەوانە سایکۆ داینامیکت هەیە وجودیەکانت هەن تاکسەنتەریت هەیە گەشتاڵتت هەیە ئەکسپرێنشەڵەکانت دەنەزمونگەراکان نێوان نێو پەیوەندیت هەیە کە کار پەیوەندی لەگە تیۆرەکان لەسەر پەیوەندی نێوان مرۆڤەکانن و مثلەن ئەکسپۆژەرت هەیە ڕەفتارگەراییت هەیە معرفیەکانتان سیستماتیگەراکانتان ینی جەندەر هەستەوەرەکانتان فرەکەلتورەکانتان کۆنستراکتیڤەکانی هەن زۆر بەراوردکارە هەنی من بەلایەن 16 قوتابخانەی ئاڵۆزی گەورەمان هەن کە لە دنیایشان لەسەرەکرێت لە 95 لەوانەیە بەشێکی خەتای ئێمە بێت کەمەنا من نەمانتوانیوەکە هەر ئەوەشەکە من نزیکەی 3-4 ساڵ زیاتریش لەسەرەوە کتێبەکەم کە چاپترێکی گەورەی نزیکەی 300 پەڕە زیاتری لەسەر ئەو سکوڵانەیە دامناوە خاص بۆی تاکێمە بزانێت کە زۆر شت هەنوە سایکۆلۆژی نەبریتە لە فرۆید بڵێ سانسێت فرۆید باپیرە گەورەی چارەسەری دەرونیە پێگومان واشە بەڵام ئەویشمان هەر بە دروستی نەناسیوە بەرەو من حەزە ناکەم و معرفەیە دروست بێت کە ئۆکێ فرۆیدمان ناسیەوە چیترەیە با بچینە شتانم بکەین یان بۆ بەس فرۆید ئەوەی منەی بیستم دەرباری فرۆید و سایکۆنالیسیس زۆر ئاستینسمە بەلا ڕێدابەر و بەشێکی زۆریشی ناڕاستە هەموو مرۆڤێک وشارەتوانێت پێی بۆ کاتەیەکێک لە هۆکارەکان جگە لەوەی تێگەیشتنی هەڵی ئێمەیە ئێستا بۆ نمونە چەند کتێبێکیش هەبوون بەبێ ئەوەی شارەزای فرۆید بوون بۆ ناڵێ فرۆید لە تەرازوی ژیریە تا دوایی بەڵام بێزگە لەم هەڵە تێگەیشتنە بۆ دەقەکان بەڕای تۆ کورتهێنانی دەقیش کێشەیە یعنی ئێستا بۆ نمونە کتێبەکەی ستانلی میلگرام چەنەوە لە ساڵی 60ەکان نووسیوێتی ئەوەی ئۆبیدینس تو ئۆتۆریتی گۆڕایاڵی دەسەڵات بەڵام تا ئێستا بە کوردی نەبینی وانی وەری گۆڕایاڵی بە کوردی هەرچی تێزەکانی ترە بۆ نمونی ڤیکتۆر فرانکڵ تا دوایی لەم ئاخر و ئۆخریەیە وەرجێڕانێکیان بۆ کراوە خۆ من 2011 باسی ڤیکتۆر فرانکڵم کرد لە کوردستانە
بەشێکی زۆری مامۆستاکانی شووانشی لە زانکۆ بوون ئەستان ئەساسەن زۆر معلوماتیان نەبوو کە ڤیکتۆر فرانکڵ من بیرمەوەرە لە 2011 حەزم کرد کە لەسەر تیۆرەکەی فرانکڵ تێزی ماستەرەکەم بنووسم و بالفعل واشم کرد شێوازی کاریگەری مانای ژیان گەڕام بە دوای مانای ژیان چەنە پەیوەندی هەیە بەلایەنی سەلەن تێگەیشتن لە پاڵپشتی کۆمەڵایەتی لە ئینسانی کووردا لایوانی کە جینۆساید کراون زۆر شتمانە ئێمە فرۆید وەکو بەردبناغەکە باسەکەین ینی خۆ بۆ هەوێن بۆ بە سەدان تیۆر و ڕاندی تر فرۆید بێتون بڵێتونەڵێت ئاستێکی زۆر بەرزی هەیە پێش بینی مەشتم بینیوە داروینە ترازوشی فرۆید لە ترازوشی نازانم ینی مرۆڤ ئەوانە جۆرێکن لە بەرهەمی دۆگماتیزم ینی کوردێک لە سوچێکی تاریک لە گۆشەیەکی لە بیرکراو لە دنیا دانیشتووە لە گوندەکەی خۆی شارەکەی خۆی لەناو هەرێمی دیاریکراوە جیهانە خاتە ترازوە و بە کۆمەڵێک ئارگومنتی ینی وەهەمگەرایانە ئەوانە خزمەت بە سایکۆلۆژی ناکەن خزمەت بە معرفەی ئینسانیش ناکەن جگە لە بەلا ڕێدابردنی خەڵک تۆ بۆ بترسی بە خەڵک بڕە بە ئازادانەزمونی و زانستانە بکات خۆی وەڵام وەرگ دروستە لێرە هەر باسی و دەقانەمانە کرد ئێستا کەتەگۆریەک هەن لە کتێب لە کۆمەڵی کوردی هەرچەند لە کۆنەوە باون بەڵام وە ئێستا خەریکا بن بە ترێندێکی تازەتر ینی بە شێوازێکی نوێتر پەری پێدراوە ئەویش کتێبەکانی گەشەپێدانی مرۆییە یان ئەو چینەن کە پێیا بوون ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی یان هەنێ جار حەزەکەن ناو لە خوان بنێن ڕاهێنەری نێودەوڵەتی هەتا دوایی کە بەلای ئەمان پەرەپێدانی تاک و ئەمانە مەبەستیانە و زۆر جار ینی سەر و بنی زمانیان ئەوەیە کە ئەمە فلان مێتۆدە کە بە زانست ئەمە فۆرمولایەکە بە زانست سەلمێنراوە هەتا دوایی حەزەکەم زانم ڕای تۆ چێ دەربارەی ئەو گەشەپێدەرە مرۆییانە ئەوانەی کە خوێندنەوە ڕاهێنەری مرۆیی و گەشە بە توانا و هەست و سوزانمەتا دوایی تاکەن لە کۆمەڵگای کوردیە دەرحاڵ مرۆڤ کاتێکیش لەسەر یانەوەی لەسەر سەرمای ئینسانی وەکو لەسەر چاوی مرۆی ئەەکەیت خەڵک دەوری خۆت کۆرەکەیت تۆ یانەوەیەکەی لەسەر چاوی مادی ئەکیل لە ژیان تا لە غەربیشا ناوی گەورە زۆرن ینی خەڵکە بینی نووسێتی CEO یان مدیری منەظەمەیەکی گەورەم سەرەکەی دوو کەسی لەگەڵا یان نووسێتی پرۆجەکت مانیجەرە مدیری نازانم چیم سەرەکەی سێ چوار کەس و خزموی قەبیلەکەی خۆی لەگەڵان ئەم ناوانە گرفتمان لەگەڵان نییە چونکە ئیشی بنەمایی ئەمێنێتەوە بەڵام دەربارەی بابەتی گەشتپێدانی مرۆیی بگومان کاتێ تۆ قەزەکە تەنیا پێنی بە گەشتپێدانی مرۆیەوە نییە چونکە ئەوەی کە بۆ من قەزەیەوەی کە چۆن گەشتپێدانی مرۆی پێوەستی کە بێتەوە بە سایکۆلۆجی کاتێک کۆمەڵگایەک معرفەیەکی دروستی دەربارەی سایکۆلۆجی نییە دەربارەی دەرونزانی نییە یانەوەشی کە هاتن یان ئێمە فۆرمێک سایکۆلۆجیستیشمان هەن نازانی ناوێن بنیت نازانی ناوێن بنیت سایکۆلۆجیست ناوێن نازانی ناوێن بنیت مەلا نازانی ناوێن بنیت مامۆستا نازانی ناوێن بنیت پەروەردەکار یانی ئێمە ناو دنیایەکی داخراوین کە کوردستانەوە خۆشی زۆر ناوێ بەڕوو دنیاە بە شێوازکی زانستی بکاتەوە هەمیشە بوار لەو شتانە زۆر ئەبێت کە ئەو کەسانی کە زیاتر باسی هیواکەن شێوازێکی بێ بنەماش بەڵام پێشەوە حتا بابەتی گەشە پێدانی مرۆیی بابەتێکی جددیە ینی هەفتاکان لەلایەن ئابووری ناسێکی پاکستانیەوە ینی محبوب الحق لە 1970 کە پەیوەندی لەگەڵ بانکی نێودەوڵەتیە بوو وەزیری فاینانس بوو لە پاکستان یەکێک لە پرۆفسۆرە بەناو بانکەکانی دنیا بوو زۆر پەری پێدرا هیومەن دیڤلۆپمنت ئێمە چۆن پەر بە مرۆڤ بدەین بەڵام ئەم پەرەدانە من کە ینی چوومە ناواخن و وردەکاریەکانیەوە چەند ساڵێک لەمەوە بەر جددی پێویستی بە زەمینەی تر هەیە یعنی مرۆڤێکی ئەوێت کە باوەڕی بە یەکسانی ژەندەری هەبێت مرۆڤێکی ئەوێت مشکی زۆر کرابێتەوە چکە سێ ڕەهەندی ئەساسیان لەناو گەشتپێدانی مرۆیی یەکەم کارکردن لەسەر ژیانێکی تەندروست وەکو ئەسمۆن وەکو جەستە وەکو لایانی دەرونی ڕەهەندی دووەمی مرۆڤێک ئەکسێسی هەبێت بۆ معرفە من ئەمەم زۆر بەلاومەیە دروستکردنی زەمینەیە کە هەموو ئینسانێک دەستپێڕاگەیشتنی هەبێت بۆ زانست هاوکات ستانداردی ژیان باشتر بکرێت ئەم بەم سێڕەهەندە ئیش ئەکات بەبێ لە بەرچاوگرتنی کەمینە بەبێ لە بەرچاوکردنی نەتەوە بەپێ لە بەرچاوکردنی جەندەر بەپێ لە بەرچاوکردنی لانی جۆگرافی
ئەمانە هەمووی ینی ئەخلاقیاتێکی تایبەتی گرنگی هەیە خۆی گەشت پێدانی مروی. بەڵام پرسیارەکەی منەوەیە ئایا سادەترین شت پانی خەڵکەدا بۆ فراوانترکردنی پانتایی ئازادی و بوار لە ژیانیانە. پۆینتی منەمەیەکەوەی کێسە لە بەناوی گەشت پێدانی مرۆیەوە لە کوردستان ئەکرێت گەشت پێدانی مرۆیی نییە زۆر هەروە کۆمەڵی گروپن قسەکەن دەربارەی هیوا بەخشین و بەشێکی زۆریشیان ئایدۆلۆجیستن، بەشێکی زۆریشیان باوەڕیان بە ئازادی نییە، بەشێکی زۆریشیان ئەسەن باوەڕیان بەوە نییە کە مژن بە تەنیا سواری تەکسی بێت لە شارێکی تر شوقەیە بگرێت بۆ تەنیا بۆ خۆی یان ئیش بکات بە شەوانیان دوو شەفت ئیش بکە حتا بۆ کوڕیش بە هەمان شێوە. یعنی ئێمە تامەت جۆرەکە لە توێکڵگەرایی توێکڵی شتەکە هاتووە. مثلەن هیومن دیڤلۆپمنت هانی مرۆڤەدات بە شۆزێکی سیستەماتیکم ئازادانە بێ بە چی ئینسانەکە چی بکات کێ بێت خۆ دیوێکی وجودی هەیە شتان و چۆن بژی. بەڵام ئەوەی کە منی بینم لە کوردستانە ئەم شتانەیان ناوێت. تدەگەی لە مەبستەکەم بەستم لە خاڵە وجودیەکەیە، یعنی لەسەر نائاگایی خەڵکی خەریکن فێڵدێکە ناوی گەشت پێدانی مرۆییە ساغەکەنەوە بەسەر خەڵکیە و کۆنی فەلسەفەش کاکسی دەوجان ینی هەر لەوەی مرۆڤ چۆن بتوانێت باش بژی. بۆی من هاوڕۆم لەوەیە بڵێ بێگومان بوونی هەیە شتێک وەکەوەی کە مرۆڤ بێت کە ساری خۆی پەرە بێەوە، بەڵام بۆ شازی کە لە کوردستانە هەیە تەنها کاپیتەڵایزکردن لەسەر هەستی بە تایبەتی هەرزەکارەکان ئەو هەرزەکارانەی ئێستا بڵم بە تایبەتی من یەک شت کە زۆر خفەتی پێخۆم ئەوەیە کە کار ئەەکەن لەسەر پۆلی دۆنزەکان. ئێمە بێ کللتوری پۆلی دۆنزە نەهێڵین کەچی ئەمانیان ڕینفۆرسیەکەن پتەوی ئەەکەنەوە لە ناو کۆمەڵگای بۆ مناڵە فلان خولمان هەیە وەرن بەشدار بنە گەراتانەوە نمری بەرز بێنن لە ڕووی مێتۆدی سفەدیتان بۆ بەکارێنی نازم فلان مێتۆدان بەکارێنین بۆ بتواناتان هەبێت وانە بخوێنن نمرە بێنن. ینی شتە نەریتە ناشرینەکانی کۆمەڵگا لە باتیەوەی دژی بن ڕینفۆرسیەکەن. بەرحاڵ ئەوەی کە هەیە لە کوردستانە من ئەزانم کە ئاگاداری هەم لە نزیکەوە ینی وەک بڵێ جۆرێکە لە بە بڕوای من بە کورتی ئەگەر بیڵێم جۆرێکە لە لەوانەیە مرۆڤەکان خەمخۆر بن بەڵام جۆرێکە لە سوء استیفادەکردن لە بێ ئاگای خەڵکی. یعنی هەر سەرەکەویت تۆ سەرکەوتویت قادرمە یەکەم زۆر سەرەکەویت قادرمەی دووەم هەمیشە سەرکەوتو بووی مەکەوە هەڵسەوە نازانم چی ئەم شتانە بە تەنیا ئیسفادەیان نییە بۆ مرۆڤ. ئێمە کۆگنێتیڤ سایکۆلۆجیمانەیە بە شێوەیەکی سیستەماتیکیش لەسەر ئەنالیزەی بیرکردنەوەی مرۆڤەکەیەکان یارمەتی خەڵکان ئەدات بۆی ژیانیان بکۆڕن یان ئەگەر گرفتگیانە بێت چارەسەری بکەن و هەنێژار یعنی ئەم جۆرە لە گشتاندن لە تەجروبەیەکی شخصی لە ئینسانێک لەوانەیە وارد نەبێت بۆ هەموو مرۆڤەکانی گەشت پێدانی مرۆی ئەوە شکاتوتنەوە کوردستانەوە هەموو کەسیشەوە ئەزانێت و نیش هەر ئەوەیە کە گروپێکی دیاریکرا ئەوەی کا زۆر زۆر بەلای من سەرنجە کە ئەم ناواخنی ئەم ئەپرۆچە لەگەڵ ئاینا ناگونجێت بەڵام چۆن ئاینگەراکان هێناوێنێتە کوردستان و بەکاری هێنن و بە دیوێکی ترا ینی وە گوتم گەڵان بە دوای ئەوەی تۆ کەیت پرسیارێکی وجودیە بە دوای بروسکردنی وارێکی ئازاد بۆ خۆت پرسیارێکی وجودیە ئەسەم قشەمکی ئازادی ینی هیومن دیڤلۆپمنت منەڵێم ینی داینەرەکەی باسی پەرپێدانی زیاتری ئازادی ئینسانەکە من لە کاتێکایەکە ئازادی بیرکردنەوە ئازادی دەستڕاگەشتن بە معرفە لە کاتێک ئامانە هەمووی لە ئەنگەرەکان مونۆپۆل کراون داخراون دیوارێن بە دەورە دروست کراوە ئەوەیە جۆرەکە لە تەواهم دروستان کردو بۆ خەڵکی و ئەنجامەکانیشی تینن پێیشێک زۆر زانستی دەقیق نەبێت ئەنجامی باشی لە ناکەوێتەوە زۆر بەو جۆرەی کە ئێنەرژی بۆ سەرفەکەی ڕاستەکەی بوونەتە کەڵتێک یعنی وەکو کەڵتێک وایە و گوورەیەکیان هەیە و من هەر وایە بینم ڕاستەکەی وە زیانی بە بەڕای من زیانیان زۆر زیاترە وەک لە سوود تەنانەت من سیمیناریشیشانم بینیوە کە ئەڵێت خۆشەویستی مەکەن خۆشەویستی لەم سەردەمە هەمووی درۆیە بۆیە هەرگیز خۆشەویستی مەکەن ئەم سەردەمە لە کاتێکە تۆ ئەبێ ئەو لایەنەی هەستی پتە بکەیت پەری پێبیت بزانی چۆن بەشێکی تەندروست سوود لەو هەستە غەریزەی خۆی ببینێ بەڵام ئەمیە دەڵێ قەتعیکردن مەیەڵ
ئینسانی ئەنگەراک مشکلەیە خۆی لە مشتێکگەڵە قورسێنێت ئەوە پیشانەدات کە مۆدررنە بەشێکیان کە بەڵام لە ناواخنی قسەکانیەکە گوێ لێگریت دوای دەقەلا گوێگرتن بۆی تێگەیت کە نۆ وەستەکەی چییە وایەوێت چی بڵێ و خۆیشیانەی بڵێ ئەنی من خەڵکم بینیەوە بە ئینتەرویانی قسەیان بە زانست و بە عیلم و بە چی و دەدەخە قسەکە دوای دەدەقەکە باسی هاتنی دەجالێ بۆەکە یا بەسەر 5-6 قسەکە دوای 6 بە علمی قسەکە زۆر بەجوین دوای لە دقی حوتەما ئیسرائیل کە ڕوخێ لەبەرەوە ئەوان ئازا ئەتوانن ئەنی فۆرمە گۆڕن شکڵی خۆیان ئەگۆڕن قات لەبەرەکەی و جوان ئەەکەی دییت پاسیڵی هیومن دیڤلۆپمنت باسی علمەکەی بە ئینگلیزی قسە ئەەکەی ئەو شتانە بەڵام هەر دەدەقە ئەتوانی گوێ بگی دوایەوەی سێرەکەی هیچی فەرق نییە لەگەڵ کەسێک کاکە زۆر مێشکی خۆی داخست خۆی کێشەی مێداخستنی مێ شوێنی باستی ماریفەشەوە نییە زۆر جار بە بڕوانامەشەوە نیە مرۆڤ کە بڕیایدا مێشکی دابخدایە خاتەن تەواو ئەنی پێویستی بە ئێرادەی ئینسانەکەەوە هەیە ئەنی کە بڕیایدا دایبخات دایە خات ئیتر لەوانەشە پرۆفیسۆریش بێت لەوانەشە لە زانستی ناوەکیە دکتۆرای هەبێ ناخوات کە قەراریدا ئێرادەی کردای خزدای ئەخات ئۆکەی ئەمام هێنێ بۆ پرسیارێکی تر ئەم گەشە پێدانی مرۆێ بۆ بیبەسمەوە وە زۆر کەس کاسۆن بۆ سینایی گەشە پێدانی مرۆیی بێگومان تاکەکانی کۆمەڵگان کەواتە ئەبێ کۆمەلگا تەندروست نەبێت کە ئەم کەسانە بە دوای هەوڵێکە ئاگەڕێن لایەنە دەرونیەکان یان گرێ دەرونیەکان ئەم کەنەوە تا دوایی بۆیە بەڕای تۆ کۆمەلگەی تەندروست ئەبێت چی بێ یان چ کرایتێریایەکەیە پێوانەیەگەیە بڵین فلان کۆمەلگا کۆمەلگەیی تەندروستە چۆن ئەم پێوانەکاریە بکەین بۆ کۆمەلگایەک بابەتێکی زۆر ئاڵۆز نییە بە سادەترین شێوە تۆگەریش لەسەر تێزەکی ئیبراهیم مازلۆ بکەیت بۆ پێویستی بنەمایەکانی ئینسان مرۆڤ سەرەتا پێویستی بە نان خواردنە بە ئەو خواردنە بە سێکسە هەنیەوە بیدائیەن یعنی ئەساسەن کۆمەلگای ئێمە گەر هەڵگا بێ ئاوە بێ نانیشە بێت یعنی ئەتوێشە خەریکە کێشەی ئاو نان خواردنە هەیە لە کوردستانە لای بەشێکی زۆری خەڵکی کێشەی سێکس پەیوەندی بە لای نەروتی و ئاینەکەەوە هەر خۆتەزانی چۆنە باسی ئام ناکەم کە کۆمەڵێک بچێت هەن کۆمەڵە کوڕەتان لە میدیاکان دەرەکەون وتلی خوانج لەبەرەکەن و چی ئەو مهم نییە من شارۆشکە و گوند و شوێنە پرتازەکانم بەلاوەکردن کە خەندێک چنێک کپتی سێکسیە نزیک بوونەوە دەستبەرکەوتە نەزمونانی خەڵگەی دەستی تژ ناگرێت تا ژن نەیە هەنی و ژنێک یەکەم جاری هەنی کشەکە مەبەستم ئەوە نییە کە پێنی وەلانی خلاف شێن وەستم لە کەشفی ئینسانە دوای مەساسکردن بە ئەمنیەت دەستکردن بە ئەمنیەت لەو کۆمەلگایە نیە هەستکردن بە ڕێز بە کەرامەت وەکو مرۆڤ هەستکردن بە خۆشویستن ئەنست خەڵکی توی خۆشەوێت یان ناوێت دەسەڵات توی خۆشەوێت یان ناوێت یان خۆت تواناتێ تا قۆناغەکانی تریش لەبەرەوە کۆمەلگای ئێمە ئەو لەسەر دوو ئەساس کۆمەلگایەکی زۆرتر دروست نییە لەسەر ئەساسی هەنووکە کە ئێستا بارودۆخی چۆنە لەسەر ئەو قسانێکە کردم من لەسەر قاڵی دووەمیشی کە حەزەکەم دواتر ئاماژەی پێ بدەین لە ڕووی مێژووشەوە بابەتی جینۆساید و ئەو زەبرە دەرونیە مێژوویە کە ئینسانی کورتەیەتی کە بە ڕای من زۆر کاریگەی لەسەرداناوە تا ئێستاکە خۆشی زۆر پێی بەوە نەبردووە کە چەندێک ئەو هیستۆریکل ترۆمایە لەسەر مرۆڤی کورد کاریگەری بەجێشتووە وا بێشی بۆ بکرێت کۆمەلگای کوردی و کۆمەلگایانی لەناو جیهانە تایبەتتر بێت بە تایبەت ئیشی لەسەر بکەیت بۆ ئینسانەکانی ینی ئارام بکەیتەوە و ئەوە تا ئێستان ئەنجام نەدراوە بەداخەوە ئەسڵەن پرسیاریش نییە دۆزیش نییەوە وە لە ئەجێندای هیچ تەنانەت پارتە ئەو پارتانشی کە خۆیان بۆ مۆدێرنزان لە ئەجێندای ئەوانیشان من نەمبینی ڕۆژێک لە ڕۆژان پارتێکە جەندایەکی دروستیە بێت بڵێ من خەریکی ئەو زەبرە دەرونی خەریکم کەلتوری و کۆمەلگا با بگۆڕم خەریکم ترادیسیۆن بە جۆرێکی تر فۆرمولە بکەم یان هەنگاوێک گەڵ کۆمەلگایە بەمە پێشەوە نۆ هەمووی لەسەر ئاستیەوەی کە معاش بۆ تۆ بڕمەوە معاش بۆ تۆ نابڕمەوە یانەوە بۆەکەم ئەوە بیشتە ئەساسی بچکۆلەکان کە ئەوانی ژەر باشن پێویستن ئەخولێنەوە تا ئێستاکەش بۆ جۆر کەواتە کۆمەلگای کوردی کۆمەلگەی تەندروست نییە بە جۆرەی هەم هەرەمەکەی ماسلۆ بە جۆرەی ئەوەی کە ئێستا لە کوردستان ئایبینین ناکرێت پێ بڵین کۆمەلگایشی لە ڕووی دەرونیەوە بە شێکی کۆلێکتیڤ
دروستە دەرون دروستن بە شێوازێکی کۆلێکتیڤ ئێمە جیاین لە نەتەوەکانی تر جیاتر تۆ لە 75ەوە جینۆساید ئەوە بەس باسی مێژووی نوێیەکەم لە 75ەوە تا ئێستاکە بە چەندین پرۆسی جینۆسایدی جێجێ تێپەڕیویت هەزارەها گوند قاپورە کرێن هەزارەها خەڵکە کوژرێت تا ئاخر جار مەسەڵەن شەڕی ناوخۆڕ و ئەدا تا ئێستا کە داعش کە ڕوویدا بە ئێستاشەوە خەڵکە زیندانە لەسەر ئازادی قسەکردن تەبان کۆمەڵگەی کوردی کۆمەڵگایەکی هیلاک لە بەرامبەری شاتۆ گەر مەسئولیەتی گەورە لە ڕاستە و خۆ پەیوەندی بە پسپۆڕی دەرونیەوە هەبێت تو سێ چواریەکەی دەرونی تەن لە کوردستانە یعنی ئەوەی کە لە ناو خستەخانەکانەوە ئەو پەرشی ناگاتە سی چل هەتاگە پزیشکی شتە بن و حەبیش بۆ خەڵک بنووسن کە من زۆر باوەڕم بەوە نییە لە هەموو کەیسەکانە پزیشکی دەرونی ینی تۆ کۆمەڵگایەکە لە بەرامبەرە و قەبارەی و ڕووداوانە کە بەسەری هاتووە مرۆڤی کورد تێکشکانی سڕینەوەی شۆناسی ڕایانی بۆ خۆی بۆ دنیا شتێکی وا لە بەرامبەران نییە بۆ یارمەتیدان بێستاشەوە کە پێداویستی هەرە ئەساسیەکانیان کارەبا بێت لە ئاوی گەرم بێت نیتە بە شێوازێکی بەردەوام بۆ خەڵک بەرەو بێگومان کۆمەڵگەی کوردی ئەو پرسیوە پرسیار نییە کۆمەڵگەی تەندروست پێم وانە بێت تا ئێستاکە گەشت بێتەوە قۆناغە هەرگیز کە 50% تێپەڕێت بێت کۆمەڵگەی دروستە تەنانەت هەوڵ ڕاستەکەی بەوی شێوەیە هەوڵ لەلایەن دەسەڵات نێت دەسەڵاتی حکوومەتی کوردستانی عێراقیش مارین و عەبدولخالقێکەویش سایکۆلۆژیستێکە من جارێکیان بینیم لە فەیسبووکە بڵای کردبووە کە ئەگەر هاتوو اینجا بالفعل وایە ئەگەر هاتوو لە گوگڵا سێرچی وشەی سوساید بکەی خۆکوژی ڕێک لەسەرەوە ئاگاداریەک تاتێ ئەڵێ ئەگەر تۆ کەسێکی سوسایدڵی ئەتوانیت پەیوەندی بکەی بۆەوە عین بەپەلەت تەلەفۆنێکیان داناوە لە خەمی تاچێکن کاتێکە سێرچی سوسای دەکا بەڵام لەوەی لە گوگڵی عێراقا بگەڕێ هەر کەس نەلێتە پرسێتەوە نەی شتێک بە ئاسایەتوانی بینی خۆ بکەیت گەڕانی خۆ بە گەورەترین نامەتین ئینسانی ئێمە و نەتەوە ئێمە ئەوەیە کە بشکە لەو دەوڵەتە مزەخرەفە ئەسەند جۆرەکە لە کەموکوڕی بۆ دنیانی دەوڵەتێک لە 1920وانەوە دروست بووە تا ئێستاکە ئینسانی نەزان و ئینسانی کە معریفێتە سەر حکومەوە یانی یەک سووتان و شەڕی مەزهەبی و یەک قوبڵمەکردن و لەبەرەوە توجارێت گەورەترین کارەساتەوەیە کە بەشێکی لێ ینی گەورەترین کارەساتە ئەوەیە کە دراوسی ئەوەی ئەمە جۆرەك نییە لە فاشیزم یان باسی نەتەوە ناکەم باسی ینی جوگرافیاکەم ئیسترادی ئەو چییە بۆ تۆ ینی ئیسترادی ئەو ئێستاکە خەریکن شتەکان پێ چاوانە بن و خەڵکوا لەکەن ئەمە مجو بەندێکی سیاسییان نییە قسەیەکەیکەم ینی مەبەستمەوەیە کە حکوومەت وەکو عێراق یانە حکوومەت وەکو عێراق هەزار لەها دەردەسەری گرفتی گەوری هەن بە هەزارە ئاشیا سۆنێکتریان کوشت لە 2030 تا ئێستا نە یەکەی دەرونی نە چارەسەری کۆمەڵی خەستەخانە و شتیانەی بەڵام وەکو سێرڤیس ئەسڵان لە هەرە وڵاتە هیلاکەکان لەوانی شەوە ئێمە زۆربەی زۆری ئەو نامەتیانی کە هاتوونەتە سەر ڕێمانە سەر ئەو دەوڵەتە هێناوێتی بەسەرەوە دەتا تا ئێستا کەسە نامادەژ نییە ئەسان بڵێ داوای لێبوور نەکەم وەکو ئەوەی کە منە ساکە لەسەر کورسێکم کە وەکو پێگەی حکومی و ستراکچرال ئەوانە کۆمەڵێک مرۆڤی کە معریفە و هەروە معنی بێپلان و خۆشیان بە خەوی خۆیان نیان بینەوە ڕۆژە لە ڕۆژان لەوی یابن و بێڕێزیش چونکە تۆ نەتەوەیەکە جینۆساید کردو چەندین جار تایسێکیکانی بۆ فەرمی بێت لە قەرەبوویەکەکەمەوەی دامێکەکەم بۆ چونکە تێی ناکات بەشێکی لە ئینکار و فاشیزم بوونەکەیەتی بەشێکی تێ ناکات چونکە بۆ ئەوەی خۆشی ئەنجامی ناتا بۆ قوربانیەکانی بەقاش و ڕەسافە ئەنجامی ناتا یان کەسێک لە ئەو مقەس و یان کەسێک لە چکی ئەی بۆ ئەوانیش ناکات بۆ چونکە تێ ناکات هەو پێ وایە دڵە تەنگە بڕۆ بۆ لای مەزارەکەی ئیمام حوسێن باشەری تەن ینی ئەوە هەموو فەلسەفەکەی من حەزەکەم لێرە بزانین کە لە کۆمەڵگەی کوردیە بە دیدگای تۆ لە ڕووی کۆمەڵەوە هیچ کێشەیەکی دەرونی هەیە هەموو بە کۆمەڵتیا بەشدار بینیان چەند کێشەیەکی دەرونی هەیە هەموو بەشداربینتیایە قسێکی گابریل گارسیا مارکێز زۆر زۆر گرنگە بەلامەوە هەمیشە ئەڵێ لە ژیانە گرنگ نییە چیت لە بەسەر هاتووە چی ڕووی داوە ئەوە گرنگە چیت لە بیرە بە چۆن
ئێمە گەر باسی ئەو کۆلەکتیڤ کۆنشسنسی ئاگایی گشتی نەتەوەی کورد بکەین هەنێشت بە یەکسانی لەناو زەهنی هەموویانە هەیە ئەویش مەسەلەی ئەوەی کە بۆ دەوڵەتت ئێمە پرسیارێکە باسی ئێستا ناکەم پارتی سیاسی میاسی ئەو شتانە هەندێک کوردستانە تۆ بۆ دەوڵەتت نییە تۆ بۆ نەتەوەیەکی دەوڵەتت نییە ئەمە هەر ساسان بە بڕوای من پسپۆرێک لە بۆری سایکۆلۆجی ترۆمایە بە لە هەموو شوێنەکانی دنیا ئەنی بنسە چون بۆ سەفەر هەبێت پاسپۆرتی مەسەلەن چون بۆ سەفەر ینی پاسپۆرتی عراق پیشانە بێ بچیتە ڕیزی عراقەوە هەڵ لێتە پرسێت خەڵکی عراق کاتێکا تۆ دەوڵەتە جینۆسایدێک بکەیت ینی تۆ چ شتێکی هەیە تۆ پراود بی کە پێ بڵێن عراقی ئەمە یەک دوو مەسەلەی جینۆساید کورد وەکو قوربانی کورد وەکو ئەوەی کە تۆ مادام کوردی دەبێت کوژرەی تۆ مادام کوردی دەبێت بێت ئەمە مەسەلەن کوردبوون یەکسانە بە مردن وەکەوەی کە ئێستا خەریکە لە تورکیایە بە تەواویەوە بەرجەستار ینی ئەو کوردانە ملیۆنێک دوو چەند ملیۆن کورد لە ئەستانبوڵن ینی زۆر باشکرا ناتوانن ریلاکس نین کە بڵێن ینی کوردین هەمیشە حەزنە ئەو ترسە چونکە کوردبوون بە یەکسانە بە مردن ڕێک وەکو ئەفریقەکانی ئەمریکا لە سەردەمی کۆلایەتیات 140 شتێک ساڵ کۆلایەتی ینی بشێکیان تا سەرەی بیستیشانی نانتوانی بۆشەوە کە ڕەنگیان جیاواز بوو نانتوانی بڵێن مثلەن هێنرابوون و بۆ ئەو بە چەند نانتوانی بڵێن مثلەن ئەمریکینە بەشێکی لەم کۆمەڵگایە کەن بە جۆرێک لە جۆرەکان ئەو زەبرە مێژوویەکێکە لە شتە هەرە هاو بەشانە بینی هەر هەموومانە و لە پشتی سەری هەموو کوردێکە ئەو بە تایبەتی ئەوەی کە باسی کوردستانی باشوورەکەم و بەشکانی تریشیانە ئەو زەبرە دەرونیە لە ناو پشتی سەری هەموو کوردێکە هەیە و هەمومان بە یەکسانی بەڕاستی بە یەکسانی بوونی هەیە بەڵام ئاستەکەی جیاوازە لەوەی کوواڵەتیەوە کە کاریگەری هەبوو لەسەرمان لەسەر شوناسمان لەسەر ئاستی تووڕەیی ئینسانی کورد لەسەر ئاستی هەستکردن بە وەلانران و بە هەستکردن بە نەعەدالەتی لەم جیهانە لەبەرەوە ئەمە تەنیا یەکێکە لە شتەکان ڕاستەخۆ کاریگەری لەسەر سایکۆلۆجی ئینسانی کوردانەوە بەشێکی تریشی وەکو ئینسانی کورد ئەو هەرو تەحەولەیەکە پێش ئەکەوێت لە سەراسی شەخص و گروپ مەسەلەی ئاینە ینی لەناو کۆمەڵگایە گروپێکی زۆر قەڵکتن کە سێکتی ئەو شتە ناکەن بەڵام ناتوانین باس دەرەقەتی شەپۆلەکە نایە ئەوەش کاریگەری زۆر داانێت بە تایبەتی لە مینە یعنی من خەڵک نامم بۆ نێرێگەن بێزار بووە لەو دەست بە سەراگرتنە بێزار بوو لە هەموو داخراویە ینی بێزار بووە لەو هەموو ینی پێم سەیری بوو سەماق لەمە بەربوو کچێکم بینی کە ڤیدیۆدانرا خەڵک پەلاماریەدا 200 کەس لە شوێنێکە پەلاماریەدەن لە بەرەوەی جلێکی نازانم تۆزە کورتی لە بەرایە چی ئەم شتانە ئەنجامەدەن بۆ ئەوەی کە تۆ بیلەوە نەکەیتەوە کە ئەتوانیت بچیت لە ئوتێلێک لە قاتیدا بۆ جۆرە ماماڵە بکەی بەڵام بیلەوە نەکەیتەوە بچیتە ناو کۆڵانەکان بیلەوە نەکەیتەوە بچیتە ناو کۆمەڵگاکە چونکە بازارەکە بەدەست خەڵکانی ترەوەیە بودنەکان و شارشکان بەدەست خەڵکانی ترەوە ئەتوانی بە نێنی بکەین بەڵام دنیا ئاشکراکە بەدەست گروپی ترەوەیە کەویش مەسەن کەلتور و نەری زۆر شتی هاو بەشمان هەن مەسەلەن لە ئاستا کورد وەکو جوولەکەکانە ینی کورد جینۆساید کرا جوولەکەکان هۆڵۆگۆستیان بەسەرایانجا مەسەلەن ئەمریکی ئەفریقیەکان کۆلایەتیان پێکا لە هاوبران بۆ ئەمریکا ئەمانە ئەمەسە ئەرمەنیەکان جینۆساید کران و زۆر ئەوانە باسی شتە هەرە گەورەکان لە دنیاەکە ڕوویان داوە لە کاتێکا کە ئەوان مەسەلەن ڕواندا ڕوویدا خۆنەوەت و لە نەوەتەکان نبووە ئەوەی جینۆسایدی ڕواندا ڕوویدا کورد نەیتوانێت ئەو شتانە بکاتە دۆز و خۆی پێ لە ڕێیانەوە بە جیهان بناسێنین بە شێوەیەکی ئیجباری ئەویش بەهۆی نەزانیەوە ئەمە لە ڕووی کۆمەڵەوە بوو و بەڵام ئەی لە ڕووی تاکەوە گەر ئاگادار بیت چ نەخۆشیێک تاکی کوردی وابەستێ پێی چ نەخۆشیشی دەرونی ئەوەی من تێبینیمە بڕۆ ناکەمانی تاکی تەندروستمان هەبێ سابۆنم منە ئەگەرسی تۆڕە کۆمەڵایەتەکان بکەین
ئەکاونتێکی ئەنۆنیمۆس دانێ و لە باتی بێ گفتوگۆ ئارگومنتوانە بکە جنێ و قسەی ناشرین هەتا دوایی زانکۆکان بەڕاستی بوونەتە تەمەڵخانە لە کوردستانە. من لە زانکۆ کەس نەیە خوێن، ینی چەند کەسێک هەبوون کە خوێنن لە پێناوی هێنانی نمرەشانە لە پێناوی لێکۆڵینەوە و توێژینەوە و فێربوون. ئەوانە هەمووی بە کێشەیەکی دەرونیە بینم. بەڕای تۆ چ کێشەیەکی دەرونی هەیە کە وا لەم کەسانە بکات قوتابیەکانمان تەمەڵ بکە، کەسەکانمانەوە لێ بکە دەمپیس بن و هەز بە بەرپرسیارەتی نەکەن بۆ نەشت فڕێبن لەم لاو لەولا هەتا دوایی چ نەخۆشیەک هەیە دەرونی وابەستی تاشی کوردە؟ پرسیارەکانت دووسێ پرسیار بوون بە گشتی سەرەتا لە مەسەلەی نەخۆشیە وەکو ئەوەی من سەرنجەم داوت پێم وا بێت ینی بابەتی مەسەلەی خەمۆکی یەکێک بێت لە هەرە نەخۆشیە بەرفراوانەکان لە ناو کۆمەلگایەمە، بابەتی دیپرێشن بە جۆرە جیاوازەکانیەوە، مەسەلەن بابەتی سترێس و ترۆما یەکێکی ترە، چونکە ئێمە بە هەزارەها خەڵکمان هەن لە کوردستانە ڕاستە و خۆ قوربانین، چ لە زیندانی سیاسی، چ لە جینۆساید جیاوازەکانە ڕزگاریان بووە، چ لە کەسوکاری قوربانیانی شەڕی ناوخۆ و شەڕی داعش. ئەمانە هەمووی ینی چەند سەد هەزار ئینسانێک هەن کە ئێستا یان کوڕن یان خوشکی ئەو کەسن کە ڕۆیشتووە گیانی سپارتووە یان باوکێتی یان برامانە هەمە زۆر کاریگەریەوە تا ئێستا کەی سەرڤیسێکیان نەبینیەوە. بەگشتیش ینی نەخۆشی تریشتن مەسەلەی کۆمەلگایەکە سترێسی تیا زۆر بێت، خەمۆکی تیا زۆر بێت، کواڵیتی ژیانی مرۆڤەکانیەتە خوارە هەر تەنانەت شێوازی نانخواردنیشانە قۆڵەت، ینی تۆ ساد مەچۆ بۆ لایەن دەرونی سەیری خواردنی کورد بکە، ینی خواردنێکی کەم و قوڕە، ئەی نەزانم لە هەموو لە نازانم کورد و برنج بۆ بێەوە لە پەیوەندیان بەیەکەوە من تەناگەم کورد بۆ پەتاتە ناچێنێت و پەتاتە بکاتە خواردنی سەرێکی ئەو هەموو دەشتت هەیە. ئەنی تێوگەلێن ینی هەتا لە ڕووی مەسەلەن چوون بۆ وەرزشەوە و لە پاڵەمە شاتوو کۆمەڵێک ستانداردی ترتن ئۆکی نابێ وەرزش بکەن، باش نییە حرامە نابێ ئەوە بکەی مەسەلەن باش نییە، کۆمەلگای لەلایەکەوە نەریتت هەیە، لەلایەکەوە ئاینت هەیە، لەلایەکەوە داخراوی، لەلایەکی لە هەمووی گرنگتر کە حەزەکەم بینن سەری ئەو سەرچاوانەی کە معلومات بە خەڵکیەکەن، هەرچاوی کەم و کوڕن لە ڕۆشن بیرتەوە. من سێ کاتیگۆری منانە ڕۆشن بیر و مەلا و مامۆستا بەلامەوە سێدانەیە گرنگن و بەشێکی تریشی گرفتی ینی هەزاری بوونن، یعنی خوێندکار لە زانکۆ مێژوویەکی 17 ساڵی بەکبت بەسەرابات لەو پەڕی مڕایەتی و گەنجیات تەبعاً هەر فریایەوە کە زوو بێتە زانکۆ تایە تۆزێ دوور بێت لە ماڵی باوکی. من خوێندکارەکانی خۆم پێیانەوتم ینی مامۆستاوانی بەداخەوە تەخەڕوجەکەین دیسانەوە چینەوە بۆ ژوورەکە بۆ ماڵەوە بۆ گوند بۆ شار بۆ ماڵی خۆمان ترچی بکەین. هەرەوەی کە هاتە دەرەوە پیاسەیەکی هەکرد بگو برادێکی خۆیان دەسیەکێکی ئەگرت قسەی لەگەڵێکا بۆ ئەو ئەزمونێکی تازە بوو. لە کاتێکاوانە زانکۆ ئیشی ئەوە نییە، تۆ مرۆڤێکی مێشک ئازادی بە بێگرێی ئامادە بۆ معریفە بێتە زانکۆ. هەر بۆیە تۆ بە هەزارها خوێندکارتان کە ینی 4 ساڵ بە دوایەوە یەکێک دۆ ماچ بکە، 4 ساڵ هەوم حاولەکەی بۆ ماچێ، ینی ناقیشی نییە مەخۆ بۆ چونکە 18 ساڵە ژیاوە نازانێت مەگە لە فلیمان کوڕی بینی بێت یان کشی بینی بێت یان ماچی بینی ئەی تەبعاً ئەوە شتێکی ترە کە ئەم شتانەکات بۆ ئەوە نەگرنگن، بۆ ئەوە بایەختیان پێ ئەدرێت، بۆ ئەوەندە ئەکرێنە قەزیە گەورە و لە پاڵیشیا تەبعاً مینە چۆکسێنرێتەوە چونکە نێرینە هەمانە شتە ئەکات بۆ خۆی پێڕەوایە بەس بۆ ئەوی تر پێڕەوا نییە، ینی ئەوەش وازەحە، ینی براکە خۆی مشتێکەکە بەس بۆ خوشکەکەی وازی نییە شتانە بکە. لەبەرەوە بەر زۆر شت ئەکەوێت ئەمە بەعام بۆ کۆمەلگا بۆ مەسەلەی سۆشیال میدیا بەعامە سروشتی سۆشیال میدیاش تۆزێک هەندێک مرۆڤە نازادی ئەزمون بکەن، ینی مرۆڤی کە من ئەڵم کۆمەلگێکی لیبرال بەڕاستی بە مرۆڤی مشک داخراوی مرۆڤی دواکەوتوو کۆمەلگایەکی ئازاد بەرهەم نایە بە ئیشیان لەگەڵا
حتا مەسەلەی دیموکراسیشانی بۆ مرۆڤی ئەوانی کە زۆر بیر ناکەنەوە و ناچنە قوڵای شتەکان و لۆجیکەڵی بیر ناکەنەوە ناشێت نازانێت چونکە نازانی سفاتێک بکە چۆن ینی تۆ ئێستا دیموکراسی لە کوردستان پێی ڕەوکرا باشە ینی گۆرانی بێژە 7,000 دەنگیە نا ئەنی کابرا نزیکی 100,000 دەنگیە نا خۆیان هاتو سەر دیڤێڵەکە کە وڵام بۆ داوای لە بوت نەکەمەوە بۆ من ناشێت ئەندام پەرلەمانی من لەکوێ و من و ئەندام پەرلەمانی کوجا مەرحەبا ینی تێبگەلێم خۆ ئەمەش بەرەمی دیموکراسیە بۆ چکەم خەڵکەکە و توانای بیرکردن نیمەلایەکی بۆ فاشیستی دواکەوت و 100,000 دەنگێن خەچی کەسێکی بە معریفەی لە ئەتەکیەتی زانایان باش 2000 دەنگ ئەمە کۆمەڵگاکەتە توانای سەلێکشنی نییە خۆی نازانێت بۆ فاکتەرانی کە باسم کردن ڕووی مێژووەوە لە ڕووی دەروونەوە لە ڕووی کارتێکردنەوە لە سۆشال میدیاش هەرەوەیە کە کەڵکەکە ناتوانێت تەجروبەی ئازادی خۆی بکات لەبەرەوە نەگەر بە ئەکاونتی فیک بە ئەکاونتەکەی خۆیشی بەجنێوەدا گفتوگۆن من ماوەیەکە 2 هەفتەی لەسەر گفتوگۆ وەستاوە ئیش لەسەرەوەکەم کە ئینسانی مە بۆ ناتوانین گفتوگۆ بکات مرۆڤی من ناتوانێت قسە بکات لەگەڵ ینی پرسیاری هەڵا ئەلێکتری ئەنجامەدا سنووری شخصی یەکتری ئەبەزێت بۆ ئەمە و کارەکەی چییە کە گفتوگۆکانی یۆنان بە ئاگۆرا بەرهەم هات ینی ئەوەی کە خەڵکی دانیش قسەیان نەکرد ینی بیرمەندەکان کۆبوونەوە ڕەئیان دەرەبڕی ینی حتاستی تووڕەبوون لە یەکتری بەڵامەوە نەبوو کە بەڵام گفتوگۆر بەردەوام بوو بەڵام قسە ئەکرا بۆ گەیشتن بە حەقیقەت خۆی ئەمە فەزیلەتی گەورەیە تۆ سانەکان قودرەتیانە بێت قسە بکەن بری ئەوە یەکتری بکوژن چکە یان یەکتری ڕەت بکەنەوە یان مەسەلەن یەکتری پێشێل بکەن یان یەکتری بسڕنەوە هەر تەنانەت نمونەیەکی جوانی هەرم ماوەیەشە تقریبا چەند 5 ساڵێک پێش ئێستا لە نێوان سام هاریس و ماجد نەوازا بوو کە پێشتر گفتوگویەکی زۆر تۆمیان کرد لەسەر فکرەکانیان بەس دواتر پێکەوە گفتوگویەکی زۆر جوانتریان کرد تەنانەت دۆکمنتاریکیشان دروست کرد بەناوی ئیسلام and the future of tolerance ینی ئەگەر سێکی لە ئەوروپا ئەو گفتوگۆ جوانانە هەیە چەند دژ یەک بن یان تەنانەت ئەو دیبیتە بەناوبانگەی کرا لە نێوان سلاڤۆی ژیژێک و جۆردن پیترسن بۆ نمونە ینی دوو فکری تاواو جیاواز بەڵام یەکێکە لە دیبیتە چێژبەخشەکان تۆ هیچ چارەسەرێکت نییە جگە لە قسەکردن بۆ گفتوگۆ ئەیسە سەردەمی ئەوە نەماوە کە بۆ نمونە ئەنی باوەڕی خۆت لەوانەیە کۆمپانی هەیە دەوڵەتەن باوەڕەکانی خۆیان ئەسەپێنن بەڵام هیچ کات خەڵکی شەلاقکاری ناکەن بۆ سەپاندنی باوەڕەکان ینی ئێستاکە ئەمریکا لە بەشکی زۆری دنیاە هەیە خۆ نەچووە یەک تاک بە تاکی خەڵکی ئەنی فیزیکاڵی ئەزیەت بدات بۆ ئەوەی ئەو بێت بزاڵت بەسەریان میتۆدی خۆیان بەکاریانەیە دەوڵەتی تر لە بەرامبەریە بەڵام ئیترە بینی لەم بەینا کە حێوار نامێنێت ینی میتۆد نامێنێت بۆ ژیان بۆ ڕوبەڕووبوونەوە تۆ سیرەکەی بۆکۆ حەرام سەر دەرێنێ بۆکۆ حەرام چونکە داعش سەر دەرێن زانن ئەمان ناتوان قسە بکەن بۆ چونکە ئۆڤس لێم دەزانێت کە ناکۆڕێت ئەم پێی وایە کۆتا ڤێرژنە بۆ ژیان بۆ هەموو شتێک و مشی خۆی قفڵ کردووە وە کەیلەکەشی فڕێداوەتە ناو ئاودەن من هیچ مەجاالێکتێنێ و ئینسانی لەم جۆرە قسە لەگەڵا ناکات تۆ بێ وەکو ئەو بێت هەر بە بینینەکەی ئەگەر وەکو نەبی کوشت تۆت بە شێوەزێکی تیۆریک لە کۆمەڵگای ئێمە شتێکی لەم جۆرە هەیە بەس بە بێژنی تر هەتا لە سەراستی هونەرمەند هەتا سەراستی نووسیسیان هەتا گروپەکان کاتیگۆریەکانیان بەشێکی زۆری ناڵم ئەمە ڕەشببینی نییە چکەمە بەستان دەستخینە سەر گرفتن بە باسی باشی ناکەین لەم جەلسەیە بۆیە مەسەلەن ئێمە لایە نێگەتیڤەکانی باسەکەم بگینا تەمان شتی باشە من حەزەکەم پرسیاری کۆتایی بکەم کە لە چەند پارچە پرسیارێک پێگاتەوە کەمووی پێکەوە بەستاوەتەوە ئەویش من حەزەکەم بدوی دەربارەی دیاردەی زەرزانستەکان سودۆساینس لە کۆمەڵگەی کوردیە کە بە تایبەتی ئەم ماوەیە
هەنێکیان هەر بوونە ترند ینی نەک ئەوەی تەنها چکە زرزانستەکان لە هەموو کۆمەلگاکە هەبوو ئەش بێت ینی بەڵام بەو شێوازە بهێن ڕەکلامیان بۆ بکرێەوە بهێنە سەر میدیاکان و هەتا دوایی زیاتر بە خەڵک بناسیێنرێن بۆی من حەزەکەم باسی و دیاردە زرزانستانە بکەی لەوە ڕوخسارناسی و فیزیۆنۆمیە لەگەڵ ئەسترۆلۆژیە دەستگرتنەوەی پاڵم ڕیدینگە تا دوایی ئەم دیاردانە لە کۆمەڵگەی کوردیە و پێش من بڵێ چی زانستە چی ئەتوانین بڵین ئەمە زانستە ئەمەش زانست نییە زەڕەکەیەتی بەڵام خۆی بە زانست پیشان ئەیە و لە پاڵ ئەمەشا پرسیارێکی تر ئەگەر بکەمەوەیە بێژگەلە لە سودۆساینس زرزانست هەز بە بوونی زەڕ ڕۆشنبیریش ناکەی سودۆ ئینتەڵەکتواڵەتی لە کۆمەلگای کوردی ینی فکرێک ئەخاتە ڕوو بەڵام فکرەکە خاڵیە لە لۆژیک لە بنەماکانی هزر و ڕۆشنبیریت بەڵام خۆی وەکو هزرێکی جوان پیشانە لە کاتێکا لە کرۆکە دۆگمایە گرفتمان زۆرە بوو مەسەلەی زانست من تشتا بڵاو نەکردوێتەوە دێبێتێکی جامدا لەگەڵ حسێن ڕابیا پێم کەسێکی چاکە دەربارەی ئەسەن زانست چییە ئەوە هیوادارم توش بیبیستیە ئەم خۆشم لێ بگرەوە خەڵکیش بیبیستێت ئەساسەن کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی زانستی نییە بەرەو کاتێک کۆمەلگایەکی زانستی نەبوو دەسادەترین شتا بۆ هەموو حتا بۆ باوەڕەکانی خۆشت تۆ بێت پراکتیسیان بکەیت ینی تاقییان بکەیتەوە و مرۆڤی زانستگەرا هەمیشە مرۆڤێکی بە گومان شتەکان بە حتمی ینی زۆر وەرناگرێت لە ژیانی شخصی خۆشیە و ڕیلاکسیشە لە بەو گومانەی کە هەیە ینی ئەژی لەگەڵ ئەو گومانەشە بە ئاراستەیەکی دروست بۆ پێشکەوتنە زۆر شت ڕوئەدەن بێگومان زڕە زانست و زڕە ڕۆشن بیر و پەیوەندیان بە یەکەوە هەیە ڕاستە و خۆ چکە تۆ ئەو کەسەشی کە پێی وایە ئەمە خۆشی پێ پسپۆرە لەو بوارە کەسەکە کاتێکە تۆ باسی دەستخوێندنەوەت بۆکە باسی ڕوومەتناسی ئەمانە خۆ هەبوون هەمویان هێڵ خوێندنەوە ئەوی جۆری لە گەشە پێدانی مرۆیی پاسیف کە من پێڵێن ئەنجۆری لە ئاینگرایی دۆگماتیزم یانی تۆ هەنێ مەلاتەیە کە دانیشێت لە مینبەرەکانە ینی قسەی زۆر بێمانە قسەی زۆر پێ کڵک کە من ئێسم پێم سەیرە چۆن یەکێ لە ناوە ڕاستی و خەڵکە هەڵناسێتەوە ئاوە پەدی بگرێت بە هێواشی بیباتە دەروی مزگەوتەکە هەندێک چاوەڕێ ئەوم ڕۆژێکی شتیوان ئەنجامدا کە نایکە مەسەڵەن ڕوومەت ناسیت هەیە دەستخوێندنەوە ئەمانە خۆ هەبوون نمێشوە بەڵام ئیتر نێشێت هەنێشت بەسەر ئەچێ و ئیتر وەکو سنتەرێک بۆ ساختکردنەوەی هەرچی بیرۆکە و بەرهەمی وەلانراوی جیهانە سەهار خۆڕەڵاتی ناوەڕاست کوردستانی ئەمەش بە فشاری ئێران و تورکیا وارە بەکانەوە هەنێ لە بازرگان و سیاسی نەزان و نیەت خراپەکانی خۆمانە و بۆ بە شوێنە بۆ ساختکردنەوەی شتی ستۆک ئەنی هەستەکەی بۆ کردوێنە بە مەخزن ئەنی مەخزنی شتی پیس و خراپ و دەسەدە نەک دەسە دوو تازە بە تازە خەڵکێکت بۆ هێنێت یەک سەعات لە میدیایەکە بۆ هەر سعاتێکی نزیکەی $10,000 زیاتر تازە بە تازە ئەستێرە ناسێک بە حساب ئەستێرەکان بورجت بۆ بخوێنێتەوە لەولا بانگشی دەوڵەتی کردو لەولا ئەستێرە خوێنێکی هێناوە پێ بڵێ ئایا ئەگونجێ یان ناگونجێ یان مەسەلەن من خەڵک خوێندی پێوە کردوم بە نووسەن دەستخوێندنەوە و قاوەکردنەوە ڕوومەتناسی بۆ چونکە بۆ من سایکۆلۆژیەن بچی شتەوەیە خەڵکە کە خۆی ئەزانێت کە زۆر لە جیهان دوا کەوتووە و نایەوێت بە شێوەیەکی مادی و ڕاستەوخۆ لەگەڵ ئەو جیهانە مامەڵە بکات و چونکە لە هەر لەحظەیەکت ئەزانی وەکو چی وایە وەکوایە ماراسۆنێک هەیە تۆ لە پاڵ ماڵی ئەوەیە ماراسۆنێک هەیە و مەڕاستۆنە دەستی پێ کردووە لە مێژ بەڵام تۆ لە لای ماڵی خۆتانی ناتەوێت بچتە ناو ماراسۆنەکە بۆ چونکە گە بچتە ناو ماراسۆنەکە هێشتا نازانی چەندێ لە دواوەی کاتە لە دەرەوەی بەڵام کە ئەچیتە ناوی ئەو کاتە ئەزانین چەند لە دواوەی ئیتر پێشت تەقابل ناکرێت هەوڵیش نادەی خۆ زۆر نەتەوە هەبوون سن یابان لە دواوە بوو ئەڵمانیا خاپور کرا هەمویان هەستانەوە بەڵام کورد ناتوانێت کورد ئەو ئیرادەی تا ئێستاکە ینی دروست نەبووە
بتوانێت خۆی هەڵسەنێتەوە لە بەرەوە حتا لە ناو زانستەکانیشان من خەڵکە بینەمانی ئەوێت بڵێت زانست پێی وایەکە ژن کەمترە لە پیاو ئەوێت پێی وایەکە بڵێ ڕاشتی کۆن تیۆری سەیشتی بەسەرچوو عالمی فاشیست مەسەلەن خۆ ئێستاژەن لە ئەڵمانیا لە ئەمریکا تۆ عالمت هەیە مەسیحیە توندڕەوە لەو ئەمریکایە پرۆفیسۆرە لە ستانلی هال یونیڤرسیتی یان نازام لە یێل یونیڤرسیتی ئیتر لە بەشەکەی خۆیان یان لە ئۆکلاهۆما لە شوێنە پێی وایە کە ژن ئەسەن بوونەوەر نییە هەرمێشکیشکی ئەتر ئەمە ڕاشتەکانی نێت و عالمی گوایتون تێگەی لەم لەسەر و ئیتر هەمووی لە یەک لە مێشکی مرۆڤ هەموو ئەمانە لە یەک شوێنان هەم ئاین هەم هێڵ خوێندنەوە هەمە جۆرە لە گەشتکردانی مرۆیی هەم دەست خوێندنەوە هەم ڕوومەت ناسی مەبەستم لە طبقەیە لە مێشک ینی ئەو بەشە لە مێشک کە پەیوەندی بە خۆرافەوە هەیە پەیوەندی بە خەیاڵ و نەگەڵ خیاڵی ئەو بەشەی مێشکە ڕژێنرێ لەگەڵ ئەو لایەنە خورافیانە یس ئەو بەشە لە مێشک ئەکتیڤ ئەبێت ئەویش لەبەرەوەی کە ئەزانێشن لە دنیا بەدواوەیە و بەشێکیشی تەکنیکە بەکاری هێنە بەشێکیشی مەسەن دەسەڵات دەزانی خەڵک حەزی لەوەی خەڵک مەسەلەن بەشێکی ناڵێم من قساکەم باسی مێشکەکەم مێشک نەخۆشی دەرونی 20,000 کەس لە ماوەی 2 هەفتا ڤیدیۆکە ئەبینن بەڵام یەکێک باسی ڕوومەت ناسی بکات یان یەکێ باسی بورج بخێنێتەوە یان یەکێ دوو قسەی بێمەعنا بکات 200,000 کەس سێریەکە بۆچی چونکە خەڵکەکە لەو ڤیژنێکە من هەمە دوورە لەوانەیە من ئەگەر لێرە مەسەلەن بە ئینگلیزی دابنێم بۆ کەنەدیەک لەوانەیە ئاجابیان زۆر زیاتر بێت بۆ چونکە ئاسی ئاگایی کۆمەڵگاکان فەقیانێک بەڵام ئەرەوەیە کە ئێمە من خۆم بە مەسئولە زانم بۆ پێشخستنی ئەو کۆمەڵگای تۆ بەشێکیشی پەیوەندی بەوەیە کە تۆ ڕۆشنبیر چیە ئێمە لە دوای 91ەوە کۆمەڵێک فۆرمە نەبوون بەشێکی زۆری لە سەدا 90 و کەسانی خوێن بۆ ڕۆشنبیر لەزانین هەر ئەساسەن ئەو کەسانەبوون کە لەوە پارتە دەسەڵاتدارەکانە تۆ سێ پێس ڕۆژنامەکان بخێنەرەوە بزانی کێشتی ئەنووسی کتێبەکان بخێنەرەوە بەشێکی زۆری ینی لەگەڵ کیتیا بوویان لەگەڵ پارتیا بوویان لەگەڵ ئیسلامیەکان نابوون یان لە بەسەرەوە یان لە ژێرەوە ینی ئینسانی مستەقیل و سەربەخۆی زۆر کەمە هەبوو لەبەرەوە بە مێژوویەکی درێژە تێپەڕین کە نەتوانین فۆرمێکی باش لە ئاگایی لە دنیا بۆ ناو کۆمەڵگاکەن و هاوکات تۆ فۆرمێک لە ڕۆشن فکری شتەیە کە لە کوردستانە ئاجابیان ئەوە سەرنجی خۆمە ئاجابیان زۆر هەیە بۆ مەسەن فکری فەڕەنسی و بە تایبەتی مەسەلەن لەژێر کاریگەری مارکی دێسادن یان لەژێر کاریگەری دیوێکی ڕەش بینانەی جامپۆل سارتەر یان ئەلبێر کامۆزن ینی سیرێکیان فرانس کافکان بۆ نمونە یعنی جیهان وا تەفسیر یەکەن کە هەر ئەمانە مفەکرن هەر ئەمانە ئەدیبن و دیوێکی هەڵەوە تاریک بینانش ئەگوازنەوە بۆ کۆمەڵگاکە لەبەرەوە ئێستاکە تەنانە دوو کەسانیش حەزیان لە خوێندنەوە نییە پێیان وایە کە نا لە غەربا خوێنەر ئینسانی خوێندەر ئینسانی پاکوخاوێن ئینسانێک هەموو ڕۆژە ڕوا بۆجین هەموو ڕۆژێ وەرزشەکە ئینەکات ئیشەکات توێژینەوە گاشتە نووسێ ینی ئارامە بەڵام سەرێکی و فۆرمە لە ڕۆشن فکر لە کوردستان مەسانە هە بەرەم هات دایمەچگەرە بکێش دایم مەسەلەن پیس و پۆخەڵ بە جۆرێک بە ڕەفتارەکانێت بە مەسەلەن قەبەسی بە ئەو جۆرە لە هینیش تەسیرێکی تا ڕادەیەک ئەزانم لە ناو هەموو کەس ئازادە دانا و لە پاڵیشە ئێستاکە بۆی ئەم فاکتەرەوە ترخۆ بە شێوازێکی کارەسات ئامێز لە هەموو بارەکان تۆ خەڵک هەیە شاعرت هەیە پێکەرسازە هەیە ینی هیچ کات لە مێژووی کووردا تا ئێستاکە پێیژمانی پێکەرسازە نەبووە بەخەدەر ئێستا سەرێکی هیچ کاتی بەخەدەر ئێستاش ئاستی هونەر نزمتر هیچ کات بەخەدەر ئێستاش ئەوەی پێوتش شاعر وەکو چەم خۆی ڕێ بەخۆیدا بەکاری نەبوو سارێکی هیچ کات بەخەدەر ئێستا شێعر لە قەیران هەنا مەسەلەن ئاتە میوزیک گۆرانی وتن سیاست زانست ئەمەیەتر ئێمە پرسیارێکی جوهریمان هەیە کە چەند ئێمە کین و ڕێگای ئێمە بۆ چوونە ناو دنیا چییە خۆی ئەمە گرنگە کوردستەیشی لەسەر تۆ ڕێگات چییە بۆی بچیتە ناو جیهان بە چ ڕێگایەک لەناو ئەم هەموو ئاڵۆزیە و جێ بکەیتەوە
ڕاست تۆ بەدەست خوێندنەوە بە فۆرمەلە شپێدانی مرۆی بەڕێگایەکی هەڵەگاتووە کورسانەوە بە هێڵ خوێندنەوە بە حتا و تەڕای نەبوو ئاینە بە جنۆکە ناسی ڤیدیۆکە بوو بە جنۆکە جۆرەکانی ناسی جنۆکە. مەسەلەن های من خەڵکە بووە سایکۆلۆجیست بووە ڤیدیۆ بۆ نردوم تێتی مثلەن کاکسی تۆ مەرووک و معلوماتە ئەم ڤیدیۆ بۆ نێرم بۆی جنۆکە دەرێ هەیە و تا دەری هێنن لە لاشێ و ینی گەورەش لە کوردستان 4 ساڵ سایکۆلۆجیش ئەوە مەبەستم ئێرادەکەی ئێمە پێیسمان بە ئێرادەیە لەم قۆناغە پێیسمان بەوە نییە کە معریفە بگۆڕین ئێمە جارە پێیسان بۆی کە ئێرادە دروستکەین ئینسانەکە ئەنی ئێرادە دروستکەین کە بچێتە ناو جیهان تۆ بە ئێرادەکە دروستکە ئەنی تۆ بێ بڵیت من ئەمەوێت هەرچەنە لەوەشا پێویستت بە تێزێکەیە پێویست بە ڕۆیایەکەیە لە مێشتا هەبێت نەخشێنرابێت هەرەوەشەکە وە کورد بە ئام هەمومان ئێمە کورد متەوێکی قوربانیە بۆ بە قوربانی بیری چوەتەوە مەسەلەی لە ڕووی ئاینیەوە کورد بیری چوەتەوە کە جینۆساید کراوە زانی وەکو چی وایە وەکو وایە کە من نەخۆشێکم هەبوو لە دهۆک داعش فڕاند بووی و دەستریژان کردوێ سەر دایکی کوشت بوویان کوڕەکە تەمەنی 18 ساڵ بوو دوای 2-3 ساڵ دەست بەسەری لە تەلعفەر و لە مووسڵ و بردننی بۆ ڕەقا بۆ سووریا کوڕەکە بوو بە موسڵمان بۆ زیتی بوو و باوەڕی هەنابوو بۆ میتۆدی داعشیشی لەسەر مناڵێکی بوو تۆ حسابکەوە 5 ساڵمەوە مناڵ 2-3 ساڵ ئەو مناڵە چی بەرهەمێت ئەو مناڵە ئێمە ئەوە هەیە لە مێش لە پشتی سەری هەموو کوردەکە ئەو پرسیارە من سەرنجی ئەدەم لای مێژوو نووسان بەڵامی شارنەوە ئەمە هەیە دەڕووی دنیا مۆدێرنەکەشەوە تۆ جینۆسایدت هەیە تۆ دەوڵەتت نییە تۆ نەتەوەیەکی کە جیهان زۆر نایەتەوە جواب لەسەر قوربانیەکانێ لە فەڕەنسا 3 کەس سیارێگەیان شێلێت بۆ نمونە هەموو جیهان کۆ بێتەوە هەندە کەنەدایە نە ئەمریکایە بەڵام لە ناو کووردا ڕۆژانە خەڵک لە سێدارەدرێت لە ئێران لە تورکیا سوێد دەستانات سەرکردەکانیشانە گیرن هیچ کەس ناتوانێت هەر بە زۆر یانێ بوونەوە پارتی تیرۆریستین و پارتی تێکدەرێنیان ئەوانە نەزان و بلاکمەیڵیش کراوە ئەوەشی کە لە کوردستانەیە بلاکمەیڵ کراوە ینی ئەو حکوومەتەوە بڕێ من بلاکمەیڵ کراوە و تاکەکانیش بلاکمەیڵ کراوە شتی خەریکی شتی سیر و سەمەران مەسەلەن پلاستیک سەرجەری بەردەوام زۆر بووە سیلیکۆن و فیلەر و نازانم چی زۆر بوون خەڵکی زۆر گرنگی بە پارەی نییە نانخوایە و مۆبایلیکان بەها بکڕێت بەردەوام هەنی مادی بووە بۆ بەشتی سەطحی بە زۆر ئەوێ بڵێ خۆشبەختم بە زۆر ئەوێ بڵێ ڕۆشن فکرم بە زۆر ئەوێت سناپ کا بڵێ ماڵەکەمان زۆر زۆر جوانە جلەکانم زۆر نوێن بە زۆر ئەوێت بیوای پیشامدات کە بەختەوەرە وای پیشامداکە زۆر جوانە وای پیش ئەمە ئەنی خۆخستنە ژێر فشارێکی زۆرە ئەمە ئێمە پێڵێن ریئەکشن فۆرمیشن جۆرێکە لە دیفەن میکانیزمێکی بەرگری لای فرۆید دووسێ ینی ئەکرێ دووسێ ینی پێ ریپلیسمنت یان جێگۆڕکێ تۆ پەنجەرەکە و شکاوەچی دەرگاکە باشەکەیت یان تۆ بۆ نمونە فایل علاقە و سپیە لە بەرەو کاسکە ڕەشەکەی بەسەریە زان چۆن نازانم کێ دەتوانین بگەین بۆی کە کەمێک توانین ئەو گرفتانە باشتر بکەینەوە منیش پرسیارێکترم نەما کاکسی دۆگەر تۆ دوایین و تۆما بێیان پێ شتێ بڵێ نەوت بێ یان چوزانم ئەگەر شتێک لە خەیاڵتا بوو بێ سات بێتەوە تەنیا شتێکە بەلامەوە گرنگە بیڵم وەکو ئاخرین قسە سەرەتا من جارێکتر سپاس دەکەمەوە بۆ ئەم دەرفەتە ئەوەی کە بەلامەوە گرنگە مەبەستیم بابەتی ستیگمایە ینی بە شوورەی زانینی نەخۆشیە نەفسیەکانە باسی خەڵک ناکەم ئەویان باسێکی ترە و لە زۆر شوێنە باسم کردووەکە خەڵک ئەنی بێت چۆنە شتە بزانن باسی پزیشکەکانەکەم پسپۆڕە دەرونەکان
مامۆستاکانەکەم مەلاکان وتم ئەوانم بەلاوە گرنگن و سێ کاتگۆریە ینی پزیشک و پسپۆر و ڕۆشنبیر لە یەک شوێن بڵین ئەزانم کە گوێن مامۆستا لەناو ڕەوزە و تیدا سەرەتایی و ناوەندی مەلاش لە منبەرەوە ئێمە خەڵکمان هەیە باوەڕی بەوە نییە کە ینی باوەڕی بە هەنێ نەخۆشی دەرونی نییە ئەمە یەک دوو پێشی وای هەنیشتن ئاساین پێی وایە نەخۆشی ینی ئەمە بۆ من قەزیەیە پزیشکێکی نەفسی پسپۆرێکی وای دەرونی نەتوانێت لەگەڵ ینی هۆمۆسێکسواڵێک قسە بکات پێی وا بێتەوە نەخۆشە پێی وا بێت جەنێتیکیان کێشەی هەیە پێی وا بێت دەبێت چارەسەر وەربکرێ من ڕۆژانە خەوت پێوەندیم یان مەسەلەن پێی وا بێت کە کەسەکە دپرێشنێکی زۆری هەیە پێی وا بێت ئەگەر گوێ لە قورئان بگری ئارامە بیت ینی من خەڵ نامی بۆ لەکە من خۆم ئۆڵمۆست ئینسانێک ینی موسڵمان و گەشتم لە قورئان کردووە و جومانیژە چۆن من خۆم کێشەم هەو نییە گوێ لە قورئان بگریانە چون دووبارە پێی وتمەتەوە گوێ بگرە باشە تون بگە بە من گرفتی نەفسیم هەیە من ناتوانم بخەوم من ناتوانم یان مەسەلەی پاراستنی پرایڤسی نەخۆش لە خستەخانەکانە ینی زۆر کەمە ناوهێنانی نەخۆش لە قاوشەکانە لە هۆڵەکانە ستافەکان بۆ یەکتری لە کۆبوونەوە باسکردنە یان مەسەلەن هەنێجار تەنانەت ینی لا بەشە پزیشکیەکان سلەن بردننی قوتابی زۆر بۆ سەری بینی نەخۆشێک دەسەر قەرەوەڵێ هەفتەیەکە کەوتووە هەمووی بە دەوریا و دە 12 و یەکێ بە بنێشتەوە و یەکێ بە تەقەی قۆنەرە و یەکێ بە هەنی بە شێوازێکی کە ریسپێکتفڵ نییە شینگەکە بووی یەکێک مەسەلەن وایلی پێ و یەکێ نازان چی و مەترسی ڕیکۆردکردن مەترسی بەسم گرتن مەترسی ناوبردن من لە مەسەلەی شەم ئیتیکا حەزەکەم ئیش لەسەر ئەوە بکەی لە داهاتووە مادام پۆدکاستێکی باشتانی مەسەلەی ئەخلاقیاتی mental health کە زۆر شت کە لە وڵاتە زۆر گرنگیان پێ نادرێت دروسە هاوڕە بێگومان هەوڵێنیش لەسەرەوە شکەین من خۆم چێژم بینی لە گفتوگۆکەمان هیوادارم بیسەرانیش بە هەمان شێوە دڵنیام بە هەمان شێوە بن بۆ زۆر سپاسی شتەکەم کە ئەو کاتی بێمەوە بەخشی کاکسی دوژیان زۆر سپاس بۆ ئێوە بۆم پرۆژێ زۆرم بەلاوە جوانە سەرچم کرد گوێم لە پرۆگرامەکانتان کرد پێم جیاواز بوو وادانم نەکشێنەوە ئیشی جددی درەنگەچێتە ناو کۆمەلگایەک و کۆمەلگاییانە ئەم ئیشە کە تۆ ێسێکی لە کەنەدا بتکردایە زۆر بە خێرایە چوە ناوم خەڵکەوە باوەڕم پێ حتا لە مەسەلەن فەڕەنساشا بە فەڕەنسی بتکردای زۆر خێرا چوە ناو کۆمەلگا کە بۆ چونکە گرتن ئاستی ئاگایی خەڵکەکە جیاواز بەڵام وڵاتی ئێمە بەداخەوە لەبەرەوەی مە نابێت ینی بکشینەوە هەنگاو بە هەنگاو تۆ بەردەوام بە و هەشتێکی شت پێویست بێت سەپۆرتەکەین دڵنیا بڵێ زۆر سپاس کاتێکی خۆش بۆ بیسەران تا زنجیرەیەکی تر کاتێکی خۆش بۆ تان و سەرفراز بن